کەرتی پەروەردە لە هەرێمی کوردستان لە بەردەم وەچەرخانێکی ناتەندروستدایە. فرامۆشکردنی قوتابخانە حکومیەکان و بایکۆتی ساڵانی ڕابردوو دەرفەتێکی زێڕینی بەخشیەکەتی تایبەت تا گەورەترین زەبر لە خوێندنی حکومی بوەشێنێت و تا دێت کاریگەریە نەرێنیەکانی لەسەر کەرتەکە زیاتر دەردەکەوێت. ئەوەش نیگەرانی بە دوای خۆی داهێناوە. یەکێ لە کێشەکانی کەرتی حکومی ئەوەیەکەوە ئێمە باڵەخانەمان کەمە، ینی ژمارەی زۆری ناوەندەکانی خوێندن لە ئەو بینانە دەوامەکەن کە بینای کۆنن، کوالیتیان نزمە، ژوورەکانی هونەر و وەرزش و تاقیگەمان و وەکو پێویست نییە و حتەنانە ژووری سەرچاوە و پەروەردەی تایبەتمان وەکو پێویست نییە. ئەمە گەر بەراوردکەی لە قوتابخانە ناحکومیەکانە ئەمە ئەبینی بە شێوەیەکی بەرچاو، ینی جیاوازیەکە زۆرە، بۆیە ئەو جیاوازیە وای کردووە کەوا لە خەڵکی ئەڕۆنە قوتابخانە ناحکومیەکان و کەمتر ڕوو لە قوتابخانە حکومیەکانەکەن. ئەمەش ئەرکی حکوومەت و بەدادێش وەزارەتی پەروەردە گەورەتر و گرانتر ئەکا و بەرپرسیانتر ئەبێ مامەڵە لەگەڵم دۆخا بکەن. ئێستا لە بەرامبەر پتر لە 5400 قوتابخانەی حکومیدا دەوترێن نزیکەی 400 قوتابخانەی ئەهلی مۆڵەتیان وەرگرتووە. هەولێر بەڕێژەی لە 145 لە پلەی یەکەم و سلێمانی لە پلەی دووەمدا دێت. داتایە کە سەلمێنەری بێپلانی حکوومەتە لە ئازنۆژەنکردنەوەی بیناکان و پەرەپێدانی زانستی و بەرزکردنەوەی کوالیتی خوێندن. لەبەر فەرامۆشکردنی خوێندنگا حکومیەکان و نەبوونی ژینگەیەکی تەواوی خۆشگوزەران لەناو خوێندنگەکە حکومیەکاندا کە بشێت بۆ ئەوەی خوێندکار تێدا ئاسوودە بێت و بتوانێت تەرکیز بخاتە سەر خوێندنەکەی و بەیاخی زیاتری پێ بدرێت. بەڵام بەداخەوە ئەو لە قوتابخانە و خوێندنگا حکومیەکانە ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەدایە و موچەی مامۆستاش ئەگەر بینە سەر ڕاستیەکەی هیچ ئەمەلێک نییە کە ئەو موچانەی کە ساڵانە مانجێک دوو مانگ لێیان دەبردرێ ویان نیوە موچیان پێدەدرێت لە کاتی خۆی دوا دەخرێ چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. ئەمەش دەکەوێتە سەر ئەوەی کە حکوومەتی هەرێم کە بەرپرسە لە خوێندنگا حکومیەکان زۆر بایەخی پێ نەداوە و بە ئیهمالی گرتووە. ئەمە شوای کردووە مامۆستایان زیاتر ڕوو بکەنە خوێندنگا ئەهلیەکان و قوتابیەکانیش زیاتر دڵیان بەوێ خۆشە لەوێ زیاتر ئیستیفادە دەکەن لەبەرەوەی ژینگەکەی گونجاوترە بۆ خوێندن. شارەزان هۆشداری دەدەن کە خوێندنی باش تەنیا بۆ تەمافی چینی دەوڵەمەند و جیاوازێکی زۆری چینایەتی دروست کردووە. لە ڕووی دەرونیشەوە کاریگەری زۆری لەسەر قوتابیان جێهێشتووە. بۆ پێی منداڵانی کەرتی حکومی ژینگەی خوێندنیان زۆر لەوانەی کەرتی تایبەت جیاوازترە. بەردەوامی ئەو دۆخەش دادپەروەری کۆمەڵایەتی پەک دەخات. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.